پارتی و یەکەتی لە پیرمامەوە دەست بە گفتوگۆکان دەکەنەوە. بڕیارە سبەینێ پارتی و یەکەتی لە پیرمام کۆ ببنەوە. وتەبێژی یەکەتی سعدی پیرەش بە میدیاکانی ڕاگەیاند سبەینێ سێشەممە حەڤای کانونی یەکەم یەکەتی نیشتمانی کوردستان لەگەڵ شەندی پارتی لە بارەگای مەکتەبی سیاسی پارتی لە پیرمام کۆ دەبنەوە. کۆبوونەوەی هەردوو حیزبەکە تایبەت دەبێت بە پێشهات و گۆڕانکاریەکانی سووریا و پرسی پێکێنانی حکوومەتی نوێ. با پەیزانیاریەکان شاندی یەکەتی قوبات تاڵەبانی سەرۆکایەتی دەکات و شاندی پارتیش لەلایەن هۆشیار زێباریەوە سەرۆکایەتی دەکرێت. سەرچاوەیەکی ئاگادار بە تیواری ڕاگەیاند ئەگەری هەیە نێچیروان بارزانیش بەشداری کۆبوونەوەکە بکات و وتیشی سبەینێ نێچیروان بارزانی چەند ئیلتزاماتێکی هەیە بەڵام پێشنیاز کراوە ئەویش لە کۆبوونەوەکە بێت. هاوکات شاندی یەکەتی ئەندامێکی بۆ زیاد کراوە کە ئامانج ڕەحیم سکرتێری ئەنجومەنی وەزیرانە وا پێدەچێت یەکەتی هەر لە ئێستاوە بیری لەوە کردبێتەوە پۆستێکی باڵای حکوومەت بە ئامانج ڕەحیم بدات و دەیەوێت ئاگای لە دانوستانە سیاسیەکان بێت و تێیدا بەشدار بێت. هەرچی پارتیا بە پەیزانیاریەکان پرسی پێکێنانی حکوومەت بە ڕوونی دەخەنە سەر مێزی گفتوگۆ کە ئەو حیزبە پێداگری لەسەر پۆستی سەرۆکی حکوومەت دەکات. لەگەڵ ئەمەش پارتی ویستی هەیە نێچیروان بارزانی وەک سەرۆکی هەرێم بمێنێتەوە بۆ ئەمەشیان یەکەتی پێ ناچێت گرفتێکی ئەوتۆی هەبێت. بەڵام پارتی دەیەوێت یەکەتی ڕازی بکات بەوەی واز لە پۆستی سەرۆکی حکوومەت پێنێت یان دەستبەرداری بیرۆکەی بەشکردنی پۆستی سەرۆکی حکوومەت بۆ 2 ساڵ بە 2 ساڵ بێت. یەکەتیش کە تا ئێستا نازانرێت بە نیازی چیە و چی دەکات نایەوێت پۆستی سەرۆکی پەرلەمان وەربگرێت و چاوی لە پۆستەکانی سەرۆکایەتیشە. بەڵام لە حاڵەتی ڕازی نەبوونی پارتیش بە داواکانی یەکەتی دەیەوێت چەند پۆستێکی باڵای دیکە ببات. بەڵام هێشتا ڕوون نییە دانوستان و گفتوگۆکان چیان لێ سەوز دەبێت. سەرچاوەیەکی ئاگادار ڕایگەیاند کە پارتی دەیەوێت ئەگەر بەکاتیش بێت لانیکەم دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژاردننی بۆ بکرێت و پێکێنانی حکوومەت هەنگاوێک نزیکتر ببێتەوە. بڕیار بوو هەفتەی ڕابردوو شاندی پارتی بۆ دووەم جار سەردانی سلێمانی بکەنەوە. بەڵام بەپێی زانیاریەکان لە سەرداوای بافڵ تاڵەبانی سەردانەکە دواخرابوو و پێیان گوترابوو پەلەم مەکەن و خۆمان سەردانتان دەکەین. هەر چۆنێک بێت چاوەکان لەسەر سبەینن بزانین ئایا پارتی و یەکەتی لە کۆبوونەوەکەیاندا دەگەنە چی و گرێکوێرەی پێکێنانی کابینەی دەیەم دەکرێتەوە یاخود نا.